ئێمە لێرەوە حیکایەتی ئەو خەمە قوڵانی ژیانتان بۆ جێڕینەوە کە بڕن لە گریان و هەنس، بڕن لە شیوەنی دڵتەزێن. ئەم هەستە لە وتن نەهاتنانە چۆن بخەینە سەر پڕی دڵتان، تین و تاوی حەسرەتەکانی ئەم مەشهەدە حەزینانە ڕەنگە دڵ بکا بە ئاو و بە چاوە بکعبور. ئاخر هەناسە قەتیسماوەکانی ئەم چاوانە گوڵ سیسەکە، ڕوخساری جوان چرجەکە، دڵی بەرد ئاسا نەرمەکە، ژیانی مەمرە و مەژیان دێنێتە قسە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن سار بسيرته إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز، خوشکان، برایان، بینەرانی خۆشەوی، سەلام و ڕەحمەتی خوای تەعالا بڕجێ بەسەر گشت لە یەکتاندا. دیارە وەکو ستافی بەخشین ئەم جارش هاتوونەتە ماڵی ئەم برا بەڕێزەمان، ماڵی کاک ئەنوەر و دادە دڵپاک. دیارە نیەتی بەرنامەکەمان کە بۆ جەنابتان ئاشکرایی بکەین ئەوەیە کە ئەم ماڵە لەم کاتەیە پێویستیان بە خانووە. دیارە بە حەقیقەت لە ڕووی شەرعەوە ئەم ماڵە مستحقی ئەوەن کە ئێمە ئەگەر ماڵێکی زەکاتمان هەبێ یاخود ماڵێکی هەر جۆرە سەدەقەیەکی دیکەمان هەبێ بەم ماڵەی ببەخشین و هاوکاریان بکەین. لەگەڵ ئەوەشا کە هەژارن، نەخۆشن و چەند ئەندامێکی ماڵەکەیان نەخۆشە، چەند کەسێکیان نەخۆشە، هەم لە بەشێک لە مناڵەکانی کە نەخۆشن و هەم خێزانێکی چاوی زۆر بە ڕێژێکی کەم ئەبینێ. مامان وەرگیان حەزەکەم لەوە پرسیارە جەنابەت بکەم کە دیارە بە حکمەوەی کە چی ناڕەحەتی و چی ئازارێک لە ماڵەیە هەبێ جەنابەت مەسئولیەتەکەی لەسەر جەنابەت زیاتر پێت ناخۆشە. باشی باسی وەزعێکی خۆتمان بۆ بکەی لە ماڵەیە کە چۆن ژیان ئەگوزارێن. وەزعەکەمانە ئاوایە مامۆستاجان، ژیانمانە ئاوایە هەڕۆژە لە خانوویەکان و ئەمانە حەزی بەخوای گەورەم وەزعەکەمان ئاوایە لە ڕووی کرێچیەوە فەرمووت کرێتی سەری مانگێن ئەم کرێدەم خەمی کرێەکەی تر بەڵێ ئیتر نیمانەوە بەڵام گیانێکم بە خێرخوازانەیە بەڕاستی وەزعمان زۆر خراپە. تەنانەت بۆ دروبەجی ئەمان بەخوای گەورە خێرخواز بووێن وەڵایتە ئەو وەزعمانەکە بین بەخواچیش هەمانە خوا ئەگەیدێ هەریەکەی خێرخوازێک بۆی هێنا. بەڵێ وەزعی خۆشت کاک ئەنوەر لە ڕووی تەندروستیەوە ناتوانم وەرەگرم ئەمە بۆ مەڵناگێت باگی وەزەکەم و نەخراپە. هەر ئەوەیە قسەکەم هاچی گیانم هەیە هێزی تیانیە کە شتی هەڵگرم. ئەرە بەخوای تر وەزەکەمان ئەو بینەرانی بەڕێزی زەمان بینیە ئەوی کە ڕەحمەتێتە دڵێەوە ئەڵڵا خێری بۆم دووسەیە، ئەڵڵا سەرکەوتووی دنیا ئەو قیامەتی کە ئەڵڵا سەرفرازی ئەو دنیاکە. کاک حاجی ئەوەی کە ئێستاکە بۆ ئێوە کە زیاد پێویست بێ بریتە لە دروستکردنی خانوویە. قوربانم خانوویەکە بێ بمرم لە بچان نان و ئاو. بەڵێ جوان یەک بۆ دووەی دوان بەڵێ بە کابینێکی ڕازیم یەک بۆ دووەی دوان بەڵێ بە کابینێکی ڕازیم. مودەیەکی دوور و درێژە جەنابەت کە خانووتان نییە و 20 ساڵە کرێچین هەر مودەی جارێک لە گەڕێکێک و لە شوێنێک بوونەوە بۆش. بەڵێ بەڵێ دەوری 24 خانوو کردووە. جەنابی مامەنوەریان جەنابەت ئەن فەرمووتان 250,000 وەرەگرن خێرخوازانی بەڕێز. ئەم 250,000 موچەی کەم ئەندامیە کە ئەم ماڵە وەرەگرن 100,000 موچەی ئەم مام ئەنوەرە این کەم ئەندامی و پاشان 150,000 هین خوشکە دڵپاک هەردووکیەکە 250,000 کە موچەی کەم ئەندامیە و دەفەرمونون 160,000 ئەدەینە کرێخانوو، یعنی باقی 90,000 مێنێتەوە بۆ پێداویستی ماڵەوە. باقی 90,000 مێنێتەوە بۆ پێداویستی ماڵەوە. ئەو پارەیە بەشتانەکە ئەو 90,000 ئەمێنێتەوە. وەڵڵاهی خودمان بەسمان ناکە جاری ئەمانە ڕۆژانە پارەیان دەوێ خەڵک
ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە هەموو ئینسانەکان لەژێر سێبەری ئەو سەدەقەیەیان کە لە ژیانی دنیای ئەنجامیان داوە لەژێر سێبەری ئەو سەدەقەیان لە ڕۆژی قیامەتە هەتا وەکو خی پەروەردگار بڵین حەشری ئەو خەڵکە ئەکا کویان ئەکاتەوە و هەر کەسە و پاداشی خۆی ئەداتەوە لە ڕۆژی قیامەتە ئێمە لە ساحی مەحشەر لەژێر ئەو سێبەری ئەو سەدەقەیان کە لە دنیای ئەنجاممانداوە بەڕاستی ئەمە زۆر گرنگە بۆ ئێمەی موسڵمان خێرخوازانی بەڕێز کە بەڕاستی دیارە هەموو ئەم بەرنامانەی ئێمە کە هەر بە پاش بەرەکەتی خوای پەروەردگار بە پشتیوانی جەنابتان جێی خۆی ئەگرێ بە پشتیوانی جەنابتان خانوویەک بۆ ئەم ماڵە بەڕێزە ئەکرێ بە پشتیوانی جەنابتان بۆ لە جێگایەکی تر هاوکاری نەخۆشێک هاوکاری کەسێکی دیکە ئەکرێ ئەگەر جەنابتان دەبن ئێمە هەتا ئێوارە بەرنامە بکەین بەڕاستی بەم بەرنامانە هیچ شتێک سەوز نابێ ئەگەر هاوکاری جەنابتان نەبێت جەنابی مەم ئەنوەر دیارە جەنابی وەکو باس فەرموو لەوانەیە وا دەرەکەوێت کە نەتوانی کە کاروباری ئەنجام بدێ و کەسابەتێک وەکو کردن و فرۆشتنی مامۆستاجان هەر هەمیان دەبرسە من ناتوانین یەک ڕۆژ ئیشکەم تەواوجێ هەر هەمیان دەبرسە من ناتوانین یەک ڕۆژ ئیشکەم تەواوجێ هیچم مەداکە منیش ئەگەر ئەم وتوێتی مناڵێکمان نەخۆشە توما ئەڵڵا بەو ئەڵڵای کە دەستم بۆ بەرز کردەوە نێگە سێڕۆژ پارەم ئەوان بەبەرچاوی هەموو دنیاوە بەبەرچاوی تەواوی موسڵمانان و کورد زمانانی سەرزەویەوە هاواری خۆیان گەیاندە لای ئەڵڵا تەعالا ئێستا تاقیکردنەوەکە لە بەردەم ئێمەدایە چۆن لە ڕۆژی دواییدا لە بەردەم خودای گەورە ڕادەوەستین ئەگەر بەرامبەر بەم ماڵە بەرامبەر بە هاواری ئەم منداڵە بێتاوانە بەرامبەر بەناڵەی جەرەک بڕ و گریانی پڕ لە حەسرەتی ئەم ئافرەتە پڕ لە خەمە و فرمێسکی ئەم هەژارە پشت چەماوە بێدەنگ و بێخەم بین ئەو دایکە خەمۆکەی کە هاواری لە جەرگ دێت و تەنها خودا ئەزانێت چەندە شکاوە کاتێک خودا لە ڕۆژی حەشردا لێمان بپرسێتەوە چ وەڵامێکمان پێ بێ خێرخوازانی خوداناس پێشەوەی درەنگ بێ با بەهانایەنەوە بچین کۆتایی بەو ناڵە و فرمێسکانە بهێنین و دڵیان ئارام بکەینەوە تا لە ڕۆژی حەشردا لە بەردەم خودادا سەربەرز بین واگەیدێ ئێستا دەڵێم من تەنیا ئەڵڵامەیە ئەڵڵا سوپەکەم ناکە ئیشەڵڵا دڵی ئێوەشی نەرم کردووە دڵی ئیشەڵڵا دڵی هەموو موسڵمانە نەرمەکە کە هاوکاری بکەنی ئێوەش ئەو خانوماتوە بە ئیزنی خوای پەروەردگار ئەوە خێرخوازانی شاگان لێ ئینشاءالله ئێمەش دەبینە سەبەبێک کە خەیر و سەدەقەی ئەوان بۆ جەنابتان بگەین و بە ئیزنی خوای پەروەردگار بەرنامەی پاش ئەمەمان ئەوە ئەبێ ئینشاءالله جەنابتان خاوەن خانووی خۆتان بە ئیزنی خوای پەروەردگار داوام لەو کەسانێکە لە دەستیانە هەیە و لیان زیاوە و ئیشەڵڵا خوای گەورە زیاتر هیدایەتیان بە دەستی سەدەقە و خێر درێژکەن بۆ لای ئێوە و هەتاوکو ئێوەش پادەتان دەبێ یەک وەدوەیوان بۆ بکەن تەنیا لە خێرخوازان ئەو داواکاریەم هەیە ئەمە کوڕی گەورەتەوە نیە بەڵێ ئەمە کە کوڕی گەورەیەتی ئەمەش بە هەمان شێوە چاوی زۆر بە شێوەیەکی کەم ئەبینێ و ئەم ناڵانی دیکەشیان نەشتەرگەریان بۆ کراوە چەند جارێک لە نەخۆشخانەکان و مناڵی گەورەشیان نییە لەبان بە تەمەنتر و گەورەتر هەتاوەکو بڵین مەنەوعێک کار و کەسابەتیان بۆ بکەن و هاوکاریان بکەن خۆی گەورە کاتیان بۆ ئاسان کە ئینشاءالله خوشکە دڵپاک دیارە ئێمە کاتێکە پرسیارەوەمان لێکە تەماشای مۆبایلەکە ئەەکەی زۆر نزیکەکەیتەوە لە چاوت چاوم کەزە چاوم زۆر لی نییە بەڵێ ئەگەر تەواوەتی مۆبایلەکە نزیک نەکەیتەوە لە خۆت چاوم لی هەر تەنیا داوای هیچ شتێکی کە ناکەم بەس یەک هۆدەوەیوانی بێ لە دەست نەهامەتی ڕزگارم بێ 24 ساڵە من کرێچیم لە دوێنێ 6,000 پێوتون بۆ کری خانوو نەبوو بەس یەک هۆدەوەیوانی بێ لە دەست نەهامەتی ڕزگارم بێ 24 ساڵە من کرێچیم لە دوێنێ 6,000 پێوتون بۆ کری خانوو نەبوو منیش حەز دەکەم خێرخوازان خوای گەورە ئاگای لیان بی و خوای گەورە لەوە زیاتر پاداشتیان باتەوە و خوای گەورە ڕەحم کاتە دڵیانەوە شتێ بۆ من کەن و
هۆدە هەیوانێکیشم بۆ بکە من هەر شکرم داوایشتی ین ناکەم بڵم هەر هۆدە هەیوانێکم بۆ بکەنی چی کەم ناوێ هیچ شتێکی کەم لیان ناوێ کوڕەکەم داوای شتێکی بەسیتی شکرۆ پێم نەبوو بیدەم کاکە گیان پێم نییە هێناومەتە ژوورۆ کاکە گیان پێم نیە وەرە ژوورۆ لەناو خەڵکا داوامەکە بەخوا قەتیش یانی تینی وام نەکردو بچم دەرو دراوسێت تێگەێنم بڵم وڵا پێم نەوەیە حەزمان لەو شتەیە ئەو شتەم بەرێ وەکو ئاماژەت پێدا کە هەمووتان بە شێوەیەکی گشتی خاوەن پێداویستی تایبەتن کە بۆ مەسلەی بینین و کاک ئەنوەریش بۆ مەسلەی ڕۆشتن و ئەو مناڵانەیش چەند جارێک نەشەرگەریان بۆ کراوە ئەم دوو مناڵی بچووکت یعنی وەکو ئەنوەریش ئاماژەی پێدا چەند کەسێکتان سێ نەفەرتان کە هەر پێویستی بە نەشتەرگەریە بۆ چاوی وڵاسیان ئەویش و ئەمیش و خۆشم مامۆستاگیان ڕۆژی وا هەبووە ئەم مناڵانە چوونەتە دەرۆم دەرو دراوسێ گۆشتێکیان هێناوە مریشکێکیان هێناوە ماسی شتێکیان هێناوە دای حەزمان لەوەیە هێدایەکیان پێم نییە دایەکیان نییە ئەی بەوەرنە ژوورۆ قسەمەکەن با خەڵک نەزانێ وەختی وا دراوسێکە گوێی لێ بووە هەستی پێ کردو عنی کە حەزی لێ و گوێی لێ بوو کە من پێم و تۆ بۆی هێناوە هەنێک کاتێ ئێستا دوو سێ ڕۆژە لەسەر دا حەزمان لە ئەو کڕۆچکەلم چکم نەخۆشە دا حەزم لە ماسی دایەکیان پێم نییە داخوازی جەنابێت لە خێرخوازان چییە حەزەکەم باسی بکەیت وڵی داواکارم لە خێرخوازان ئەم برا بە ڕێزانە مامۆستا بە ڕێزات و ئێوە هاوکاریەکمانکەن و چاوتان لەسەرمان بێ و ئێمە چاوان لە هیمەتی ئێوە و خوای گەورەوەیە و لە خێرخوازی دەستگای بەخشینەوە و ئەم برا بە ڕێزانەی کە هاتوونە یەک خانوویەکمان بۆ بکەن هیچ شتێکی کەمان نایە و داوای هیچ شتێکی کە ناکەین بەس بەدەست داهامەتی چەند ساڵە 24 ساڵە من کرێچیم و دامایە چێژم یەک هۆدە هەیوانێکم بۆ بکەن هیچی کەم ناوێت هیچ شتێکی کەم ناوێت لێتان خێرخوازانی بەڕێز ئەوەیە کە ئەی بینن جەنابتان ئەم ماڵە بەڕێزە و کە حاڵ و وەزیان ئەهوایە ئەو خوشکە بەڕێزە ئەڵێ چەند جارێک یعنی دەوام لێ هاتووە تووشی لە بیرچوونەوە هاتمە دیارە خەم و خەفەت کە ئینسان ئەی خۆک پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ڕۆژانە فەرمێتی اللهم إني أعوذ بك من الهم والحزن واتە خوایە گیانپەنا ئەگرم بە تۆ لە خەم و خەفەت اینجا خەم و خەفەتێک کە بە هەژاری شەو بێ زۆر قورسە وڵی مامۆستاگیان وەختی وا هەیە هەستاوم ڕۆیشتومە تەنانەت لام مختبەرە لام عادە بەسیتە کەتی بڕۆ عیلاجە بکڕە پێم نەبوو بیکڕم هاتوو بە تۆ زۆر پێی بێتاقەت بوومە دانیشتومە سوود وەختی وا بووە ئەو کڕم یعنی تەنانەت بەستیترین شت پەتایە پەتاکەی توش بۆ قورگیەشاوە بە هەفتە بەدەشە و کەوتۆ پێم نەبوو شروبێکی بۆ بکڕم ئیتر یعنی وەزعمەوە نەخراپە تا خۆی گەورەڵێ بەسە ئەو پێویستی بە عەمەلیاتە ئەوە پێویستی بە عەمەلیاتە ئەوە بێ قاچی عەمەلیات کرێتەوە خۆمە هەر عینەن شت نییە بەخوا ئێستا یعنی ئەگەر پارەم پێ بووە و هەم بووە و تۆ لە تواناما بووە ساچوون بۆ عیادە چارەسەری خۆمانم پێ کرد نییە تەنانەت زایەکی پێ بکڕم بۆ قاپشۆری ئیتر ساحب خانووە داوای کرێخانۆکە تەنانەت پێم نەبوو کرێخانۆکەش دەم ئیتر سەی دەستی خەڵکەکە مناڵەکانم بێنە ژوورۆدایە ئەوەمان بەرێ پێم نەبووە ئەرە وەڵڵا ئیتر وەختی وا بوو داوای شتەکان لێ کردوم بێتاقەت بوومە پێم نەبوو خەفەتم خواردۆ گریاوم ڕۆژی وا بووە سەی دەستی مناڵی خەڵکم کردووە پارەیان پێبووم پێم نەبووە خۆم شاردۆتەوە لەبەرەی نەچم بۆ لای ئەوان سەی دەستیان نەکەم زۆربەی کتێب و شتێ نەمتوانیوە بیکڕم بۆ قوتابخانە بەڵام مامۆستاگیان کە ئەچم بۆ مەکتەب لە پێشەوەم چاوم لە هیچ نییە مامۆستا کە هەڵمەسێنێ ئەڵێم چاوم لە هیچ نییە ئەڵێ بۆ ناچیتەوە بۆ دکتۆر بەڵام منیش بەحسی حاڵی دایکم بۆکمی بۆکەم ئەڵێم حاڵیان خراپە حاڵی مادیمان خراپە دایک و بۆکشم کەمەندا داوام لە خێرخوازانەیە یەک هۆدە هەیوانێکمان بۆ بکەن ئەم برایانەشم نەخۆشن ئەم کوڕیان کە چاوی بەم شێوازەیە کە باسی وەزئی خۆیەکە وتی مامۆستا من لەوانەیە نەتوانم قسە بکەم کاتێک کە ویستمان قسەی گەڵا بکەین وتم بۆ وتی بەهۆی ئەوەی کە کەوتمە وەختی خۆی تووشی لە بیرچوونەوە ئەبم یعنی کە قسەیەک ئەڵێم هەندێک جار ناتوانم پاش ئەو قسەیە تەواو بکەم بۆیە بەڵامی وتمان هەر شتێکمان بۆ بڵێ کە باسی وەزئی خۆتمان بۆ بکە
دیارە ئەم دوو برایی دیکەشی لەگەڵ ئەم خوشکە بچووکەیە کە ئەمیش نەشتەرگەری کراوە و پێشتر پلاتینیان کردوتە قاچی کە نەشتەرگەری کراوە بۆ ینی بە شێوەی گشتی هەمویان نەخۆشن و ئەوەیش کە داوای ئەکەن لە جەنابتان لە ڕێگەی ئەم دەستگایەوە کە ئەوەیە کە بتوانین هەمومان پێکەوە دەستبار بین دڵی ئەم ماڵە خۆشکەین خانوویان بۆ دروستکەین. مناڵێک کە لە پۆلی چواری سەرەتاییە ئەم مناڵە پێویستی بە دەیان شتێتە ئەم قسە ئێستا خۆرگی من پڕ لە گریان کە بۆ جەنابتانی باسەکەم. ئەم مناڵە تەبەن هەمووان خاوەن مناڵین زۆر بەمان کە خێزانداری خاوە مناڵین پێویستی بە دەیان و سەدان شتە دەرونیان لاشەیی بۆ خۆی یاری بکە بێ بڕوا پاسکیل مناڵانی خۆمان و دراوسێ و جیرانەکان ئەبینین بەڵام ئەم مناڵە غەمی کۆ بۆتەوە لە چی مەبەستی تەنها کۆ بۆتەوە لەوەی خەمی گەورەیەکی هەڵگردا تەنها خانوویەک یعنی ئەم مناڵە ینی پێویستی ئەمە تەنها خانوویەکە غەمی کۆ بۆتەوە لە چی مەبەستی تەنها کۆ بۆتەوە لەوەی خەمی گەورەیەکی هەڵگردا تەنها خانوویەک یعنی ئەم مناڵە ینی پێویستی ئەمە تەنها خانوویەکە نەخێر بەڕێزان تەنها خانوویەک نییە ئەمە نقطەیەکە بێمە زۆر بینی دەبکەینەوە پرسیار منم برایی دیکەشیان کرد کە چەند ساڵە لەو گەوزە ئەو شەڵێ خانوویەک لە بچووکەیشان پێشتر هەر داوای خانوویەکیان ئەکرد یعنی مناڵێکی ئاوا ئەبێ زۆر لەوە بە دەربێ باس خانوو بکە ئەبێ باسی سەیران بکە ئەبێ باسی خواردن بکە ئەبێ باسی جلوبەرگی جوان بکە بیکارەبەری ئەبێ باسی چوونە دەرەوە و قوتابخانە و مەسەن تەماشا هاوڕەکانی بکە بەڵام ئەم مناڵە داوای خانوویەک ئەکا وەکو ئەم جناوی باوکی وەکو دایکی منداڵێک کە لەژێر قورسی کرێی خانوو کڕێنی دەرمان و شروب و پێداویستیەکانی ژیان چەماوەتەوە لە ئەم منداڵە چرکەکانی ژیان لە بری یاریکردن و کەیفخۆشی و گەڕان بوونەتە تەمەنێک لە بەرپرسیارەتی ئەوان ئێستا ناچارن خەمی گەورەکان و خەمی قورسی ڕۆژگار لە کۆڵ بگرن دڵسۆزان و بەخشەران و خێرخوازانی باوەڕدار دینمان ڕێگا نادا چیتر لێگەڕین ئەم خانەوە دەبێ پەنایە بە تەنیایی و بە بەرچاوی هەمومانەوە لە ناو ئاگر و دەردی نەبوونی و نەخۆشیدا بتلێنەوە وەرن با پێکەوە دەستی یارمەتیان بۆ درێژ بکەین و مۆمی ئومێد لە ماڵەکەیاندا دابگیرسێنین. کاک فەریدون سلام عەلەیکوم. سەربەرزبی کاک فەریدون دیارە ئێمە پێشتری شەر وەکو باسم کرد لە قسەکانە چەند جارێک سەردانی ئەم ماڵە بەڕێزەمان کردو ماڵی مام ئەنوەر وەزعیان بە معنای کەلیمە ئەزانی کە زۆر هەژار و نەدار و بێوەزعن خوای گەورە دەروی خەیریان لێ بکاتەوە اینجا پێم خۆشە جەنابتانیش وەکو شاید حاڵێک وەکو ئەوی کە لەوانەیە لە پێش ئێمە بیان ناسن و پێشتر دراوسێتان بوو بێتن ئەم ماڵە وەزعیان چۆنە وەکو ئەوەی کە جەنابتانەوە دیار بێت. ئەم پیا من لە مناڵیەوەی ناسم دراوسێمانە وەختی خۆی دراوسێمان بووە شایانی هەموو شتێکن فەقیری کە میچیان نییە بەخوا شایانی هەموو شتێکن تا سەر ێسقان من شایەتیان بۆ دەم کە نەبوون و نەدارون و هیچ قسەیەکتان باس کرد جەنابتان پێشەوەی بەردامەکە دەست پێ بکەین وتان مامەسا تەنانەت ئەم سەلاجە و ئەم کەوانتەر و بەعزێ ئەدەواتی ناو ئەم ماڵە بەس بەعزێ کەلوپەل واتان فەرموو کە ئەمیش هەر خێرخوازان بۆیان وڵای مامۆستاگیان سەردا بە خێراتن دەکەم یەخوا بە خێر بێن سەر چاوەخوا ئەجر و پاداشتان بۆ بنووسێ ئینشەڵڵا خوا خێرتان بنووسێ وڵای داوا لە موسڵمانانەکەن یارمەتی ئەم ماڵە بن بەڕاستی مستاقن یعنی من چەندێکە ئەیان ناسم ئەوەی من بیان ناسم بەخوا زۆر گوناحە. ئەنەوە خانی خۆیان نینەوە وڵاوی من شاید بم 20 ساڵیشان ماڵان نەکرێتیان هەر ئەم لاو ئەم ماڵ و ئەو ماڵ و ئەمە بەڵێ بەڵێ جا خۆشیان بە بەرچاوانە میان کەمەندا من بەخوا ئەویان پلاتی لە قاچە ئەویان نەخۆشە. خێرخوازانی خۆشەویست دیارە ئەوەی کە معلوم جەنابتانە ئێمە لەم بەرنامەیە بۆ جەنابتانمان ڕوون کردەوە کە هاتینە خزمەت ئەم ماڵە بەڕێزە دوای وردبینیەکی تەواوەتی کە تەماشامان کرد بە معنای کەلیمە ماڵێکی هەژار و
فەقیر و نەدارن و لەگەڵ ئەوەی شاکە نەخۆشن ئەوەی کە پێویست بوو بۆ جەنابتانمان باس کرد. اینجا داوای ئەم ماڵە بەڕێزە ئەوەیە و کە ئێمە هەمومان بەیەکەوە دەستبار بین بۆ ئەوەی کە خانوویەکیان ئینشاءالله بۆ دروست بکەین. جا ئینشاءالله چیمان پێ ئەکرێ هەر کەسەمان لە ئاسی خۆمانەوە درێغی نەکەین، ئەوەی کە بە ماڵ پێمان نەکرێ، ئەوەی کە ماڵیشی نییە بە دوعایەکی خەیریش بێ ئێمە هاوکاریان بین بەڕاستی نیعمەتێکی چاکە بۆ قیامەتمان خێرخوازانی بەڕێز و خۆشەویست. ئینشاءالله لە ڕۆژی قیامەتە ئەم سەدەقەیە ئەم چاکەیە کە ئێمە ئەیکێن لەگەڵ ئەم ماڵە بەڕێزەیە و ئەمسالی ئەم ماڵە بەڕێزە بەڕاستی بە فریامان دەکەوێت بۆ ڕۆژی قیامەت، وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەو کەسانی کە ئەبەخشن لە پێناو خۆیان سبحانه وتعالى بەڕاستی لە ڕۆژی قیامەتە لەژێر سێبەری عەرشی خۆیان سبحانه وتعالى. جا ئەم ماڵە بەڕێزە الحەمدولله لەگەڵ ئەوەی خاڵی یەکەمیان حەزەکەم بە جەنابتانی ڕابگەێنم دیندارن، ئەهلی نوێژ و تاعەتن. ئینشاءالله کە هەر ماڵێک کە ئەهلی نوێژ و تاعەت بوو لەسەر ئێمە زیاتر واجبە کە هاوکاریان بین، زەکاتیان پێ ئەشێ، سەدەقەیان پێ ئەشێ و لەگەڵ ئەوەیشە وەک باسمان کرد و زیاتر سەرتان نایەشێنین کە ماڵە کاسبکاریان نییە، موچیان نییە بە شێوازێکە ژیانیانی پێبەرنە ڕێو کە کرێچین ئەم خانووی کەتیایەن کرێچین خانووی خۆیان نییە. جا ئینشاءالله ئێمە وەکو ستافی بەخشین ئەمە چەند جارێکە تێینە ئێرە، چەند جارێکی ڕابردوو هاتینە وەکو وردەکاری و وردبینی خۆمان و نەتیجەی کۆتایی کە هاتوونەتە ئێرە کە ئەم بەرنامەیەمان دروست کردو بۆ جەنابتان کە پەخشمان کردووە کە جەنابتان ئاگادار بن و حاڵ و وەزعی زروفی ئەم ماڵە بەڕێزەوەی خێرخوازانمان ڕاگەیاندووە. هیوادار ئینشاءالله ئاخر کەلیمە ئێمە چەند مانگێکی دیکە بینەوە ئەم ماڵە دووبارە نیشانی بەڕێزان بدەینەوە کە دڵتان بۆ سەدەقەی جەنابتان خۆش بوو بێ کە بە پشتیوانی خوای پەروەردگار بوو بێتنە خاوەن خانووی خۆیان.